خۆشەویستان ئەو شوێنە ئێستا ئێمە لێرە وەستاوین شاری برادفۆرتە لە وڵاتی بەریتانیا. ئەو بینایە کە دەیبینن دەیان ساڵە ئەم بینایە شوێنی مەی خواردنەوە بووە. ئێستا ئەو برایانەی ئەو شارە ئەو بینایان کڕیوە بە مەبەستی ئەوەی بیکەنە مزگەوت و بیکەنە سەنتەرێک، هەم وەکو سەنتەرێک بۆ قورئان خوێندن و تەحفیزی قورئان، هەم وەکو قوتابخانەیەکی کوردی و هەم وەکو شوێنی کۆبوونەوەی خێزانەکان. و ئەم شوێنە ئینشاءالله لە داهاتوو تا دەبێتە سەنتەرێکی زۆر گەورە لە بۆ ئەم شارە و سوود و قازانجێکی زۆر بە ڕەوەندی کوردی دەگەینی لەو شارە. و ئەم مزگەوتە ئینشاءالله ناوی دەبێتە فیردەوس. هەر یەکێک لە خێرخوازان ئینشاءالله بەشداری دەبێت لەم خێرە گەورە، خوای گەورە لە فیردەوس العەلا پاداشتی بە خێری دەداتەوە. بۆیە ئەم شوێنە شوێنێکی زۆر پیرۆزە کەوا من و جەنابەت هاوکاری ئەو شوێنە بین، بۆی ئەو شوێنە کاتێک کە دەڕوخێندرێ بە شێوازێکی مۆدێرن و جوان دروست بکرێتەوە. داواتان لێ دەکەین خێرخوازانی خۆشەویست کەوا چ لە ناوەی کوردستان لە چ لە دەرەوەی کوردستان کە بەهانای ئەم خێرە گەورەیە بێن یارمەتی ئەو براوخشکانەی ئەو شارە بدەن بۆ ئەوەی ئەم بینایە و ئەم مزگەوتە پیرۆزە لەسەر پێی خۆی ڕابوەستی. وەکو مرۆڤێکی ئیماندار من چاک دەزانم جەنابەت بەو خەبەرە زۆر دڵخۆشی، بەڵام دڵخۆشیەکە ئەو کاتە دەبێت کە ئێمە هەمومان هاوکار بین لەگەڵ یەکتری دەستی یەکتر بگرین و دەستبار بین بۆ ئەوەی ئەم شوێنە پیرۆزە بگاتە ئەنجام، بۆ ئەوەی هەمومان مناڵی کورد لەم وڵاتانە وەکو مناڵانی تری موسڵمان دەست لە دینی خۆیان بەرنەدەن و هەروەها ناسنامەی کوردایەتی و ناسنامەی ئیسلامەتی خۆمان لەدەست نەدەین. بۆیە ئەمڕۆ ئێمە لە شوێنێکی وەکو بەریتانیا زۆر محتاجی مزگەوتین، چکە مزگەوت هۆکاری کۆکردنەوەی ئێمەیە. ئەگەر ئێمە لە مزگەوتەکانە کۆ نەبینەوە شوێنێکی تر نییە. جا بۆ هیواییکەوە خێرۆمەندانی بەڕێز دەستێکی باڵایان هەبێ بۆ ئەوەی بتوانن کەوە هاوکارمان بن، ڕۆڵەکانمان جگەرگۆشەکانمان کەنەوەی نوێی ئێمە بەڕاستی بتوانن بێنە ناو مزگەوتەکان. ئێمە وەکو کوردستان نین، لە کوردستان ماشەڵڵا مزگەوتی زۆری تایە، هەمووی هاوزبان یەکترن. لێرە خەڵکانێکی زۆر بەڕاستی فەوتاون لەبەرەوەی ئیغراعات زۆرە. بۆیە پێویستمان بەدەستی هاوکاری هەموو لایەکەیە تا بتوانین ئەم بینایە بکەینە ئەو مزگەوتەیەکەوە جێی متمانەی هەموو لایەک بێت و جێ دڵخۆشی بێ بۆ خۆمان و بۆ جیلی دوو هەمیش. خوای گەورە هەموو لایەکتان پارێزێت. من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. فەرمێت کەسێک مزگەوتێ بکا بۆ خوا، ماڵێک بۆ خوا دروستکە لە دنیاە، بەشداری بکات لە دروستکردنی ماڵێک بۆ خوای گەورە، خوای گەورە لە بەهەشتا کۆشکێکی بۆ دروست دەکا. ئەگەر ئەم لە دنیا دروستیەکە، خوای گەورە لە قیامەت و لە بەهەشتا بۆی دروست دەکا. برایانی ئێمە مسلمانانی خۆشەویست لە سەرانسەری دنیاە خەریکی دروستکردنی مزگەوتن، بە تایبەتی لە بەریتانیا سا لە شاری برادفۆرد مزگەوتێ دروستەکە بەناوی فیردەوس. شوێنی ئەم مزگەوتە نادی بووە، شوێنی ئاڕە خواردنەوە بووە، شوێنی خراپەکاری بووە. بە کۆمەکی مسلمانان ئەو شوێنان کڕیوە و ئانەوێ بیکەن بە مزگەوت. ئەو کەسەی بەشداری بکە لەو خێرا لێ معلوم بێ بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشدارە لە هەموو خێر و خێرات و عیبادەت و خواپەرسیە کە لەو مزگەوتە ئاکرێ. ئومێدوارم ئەو کەسانەی کە متمانیان بە ئێمە ناسن، ئەو برا بەڕێزانش متمانیان بەوانیش هەبێ کەوان ئەو مزگەوتە دروست دەکەن، ئەو پارەیە بە فیڕۆ ناچێ پاداشتەکەی لای خوای گەورە وەرەگرنەوە. ئومێدوارم ئەوانی کە گویان لە دەنگمانە بە دەنگمانەوە بێن، ئەگەر بە یارمەتێکی کەمیش بێ، ئەو یارمەتێ بۆ خوایە، نەبۆ منە و نەبۆ هیچ کەسێکە، ئەو یارمەتێ بۆ خوایە و پاداشتەکەشی لە خوای گەورە وەرەگرنەوە لە قیامەتە.